ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانیە. خێزانەکەی و بەشێک لە هاوڕێکانی و چالاکوانان و ڕۆژنامەنووسانی گەرمیان و ناوچەکانی تری هەرێمی کوردستان لەسەر گۆڕەکەی کۆبوونەتەوە و یادی حوتەمین ساڵیادی تیرۆرکردنی دەکەنەوە. دوای 7 ساڵ لەو ڕووداوە تا ئێستا زام و برینی خێزان و داکی کاوەگەرمیانی ساڕێژ نەبوو و دەستگیر نەکردنی تاوانبارانی ڕاستەقینە و بە سزانەگەیاندنی ئەو کەسانەی دەستیان لە کەیسەکەدا هەبووە هێندەی تر برینەکەیان نوێ دەکاتەوە. لە حوتەمین ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی درود دەنێرین بۆ ڕوحی سەرجەم شەهیدانی قەڵەم و شەهیدانی ڕێگای ئازادی. لێرەوە ئێمە وەکو خانەوادی کاوەگەرمیانی هەمان پەیام دووپات دەکەینەوە کە لە ئانووساتی تیرۆرکردنیدا داوای بە سزاگەیاندنی کۆی ئەو جەلادانە دەکەین کە بکەری تیرۆرکردنی چی شەهیدانی قەڵەم و چی شەهیدانی حەملەی شوبات و چی شەهیدانی ڕێگای ئازادی بین. دڵنیاییتان پێئێن بە تیرۆرکردنی کاوە ناتوان دەنگە ڕاستەکان ڕاوەستێنن. بەداخەوە دەبینین زۆر جار لێرە و لەوێ دەبیستین بکوژانی ڕاستەقینە زۆر ئازادن و تەنانەت بۆ جارێکیش ڕوبەڕووی دادگا و یاسا نەکەراونەتەوە. لە حوتەمین ساڵی تیرۆرکردنی کاوەگەرمیانیدا پەیامی خانەوادی کاوەگەرمیانی وەکو هەر پەیامی ئەو دەقەیەکە کاوەگەرمیانی تیرۆرکراوە لەسەر ئەو ڕێبازەکەی کە کاوەگەرمیانی لەسەری بەردەوام بوو ئەویش دژایەتیکردنی گەندەڵیە ئێمەش بەردەوام دەبین. دوای 7 ساڵ بەداخەوە کەیسەکەی ئەگەر بێنە سەر کەیسەکەی لە دادگا کەیسەکەی وەک خۆیەتی لە دادگا بۆ ئێمە هیچ چاوەڕێکمانیش لە دادگاکانە نییە لەبەرەوەم دادگانە ناتوانن کە کەیسی تیرۆرێکی ئاوها گەورە بە شێوەیەکی عادیلانە یەکلایی بکەنەوە بتوانن دەستی پشتی تاوانەکە ئاشکرا بکەن چونکە ئەو کەسەی کە پلانی تیرۆرکردنی کاوەگەرمیانی داوە دیارە کەسێکی گەورەیە. ڕۆژنامەنووسان پێیان وایە کاوە نەبووتە خاڵی کۆتایی پێهێنانی توندوتیژی بەرامبەر ڕۆژنامەنووسان و ڕۆژ دوای ڕۆژ بارودۆخیان بەرەو خراپتر و هەڕەشەکان لەسەر ژیانیان زیاتر دەبێت. ڕاستی تاوەکو ئێستا لە دوای تیرۆرکردنی کاوەش چەندین کەیسی گەورە و چەندین تیرۆری تر کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. ئەو ڕاستی بێمە بەرامبەر بە دەسەڵاتێکین کە 30 ساڵە خەریکی کبکردنی دەنگی ئازادی ڕۆژنامەنووسان چالاکی مەدەنیە و ئەمە بەتەنها لە چوارچێوەی ڕۆژنامەنووسانیشان نەماوەتەوە بەڵکو بەرامبەر بە کۆمەلگاش ئەمە جێبەجێەکرێەوە دەسەڵات هەمیشە لە هەوڵدایە ئەو دەنگە ئازادانەی کە قسە لەسەر خەڵکەکەنوە لە بەرژەوەندی خەڵکو و ئەیانەوێت گەندەڵی و ڕوبەڕووی گەندەڵی بنەوە لەلایەن دەسەڵاتەوە بەتونترین شێوە زندانی یەکرێن. هیچ گرنگتیەک نییە بۆ ئیشی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە هەر لە پێشەلکاریە لە پێنەدانی زانیاریە لە دەستگیرکردن هەر لە لێدان هەر لە تەنانەت ڕاوەدونان و تا ئاخر تیرۆرکردن بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە لە ماوەیەکی زۆر نییە تاوەکو ئێستاشم پێشێلکاریانە بەردەوامن. ئەمەش دەرخەریەوەیە کە ڕەوشی ڕازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە زۆر خراپە بە تایبەتی لە کاتی قەیرانەکانە لە کاتی ئاڵۆزیەکانە ئەم خراپی ڕەوشە زیاتر دەرەکەوێت. کاوەگەرمیانی ڕۆژنامەنووس و چالەکوان یەکێکە لە قوربانیانی دەستی ئاشکراکردنی گەندەڵی و کارە نایاساییەکانی بەرپرسان. هەڵدانەوەی مەلەف و کەیسی بەرپرسانی حزبی و حکومی بوونە هۆکارێک بۆ کبکردنی دەنگی کاوە بە یەکجاری و کەیسەکەشی هەتا ئێستا بەکراوەی ماوەتەوە و بۆ تا پەڵەیەکی ڕەش بە نێوچاوی دەسەڵاتی کوردی. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.